سەبارەت بە زەرەر و زیانەکانی لەدایکبوون بە نەشتەرگەری بەڕێز دکتۆر شادان شێروان حەیدەری بەڕێوەبەری نەخۆشخانەی لەدایکبوونی هەولێر سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێزتان دکتۆرە ئەمڕۆ لەگەڵمان. سوپاسان دەکەین. باشە دکتۆرە، بۆچی نەشتەرگەری لەدایکبوونی منداڵ زیادی کردو هۆکارەکانی چی؟ پێشەچی سوپاسان دەکەین کە ئەم دەرفەتتان بۆمان ڕەخساند کە بتوانین کورتەیەک لەسەر ئەم بابەتە بتوانین قسە بکەین. نەشتەرگەری منداڵبوون بە گشتی لە هەموو دنیا زیاد بووە. هۆکارەکانیش هۆکاری زانستیمان هەیە، واتە نەشتەرگەری بە هۆکارێکی زانستی نەخۆش تووشی نەشتەرگەری دەبی. ئەوانەی تەمەنی ئافرەت لە 40 ساڵ بەرەوسەرەوە یان بەرز بوونەوەی فشاری خوێن یان نەخۆشی شەکرە، هەروەها حالەتی خوێنبەربوون پلاسنتە پریڤیا IPH ئەوانە لەگەڵ هەندێک حالت هەیە چێشی منداڵ لە 4 کیلۆ زیاتر بەرەوسەرەوە، یان دەبینی ئافرەتەکە دێ منداڵی یەکەمی بەس روشتی بۆ، بەڵام دووەم مەترسی هەیە بۆ داکەکە یان کۆرپەکە، ناچار دەبین هۆکاری زانستی هەیە بۆ ئەنجامدانی ئەم نەشتەرگەریە. زۆر باشە. ڕێکارەکانی وەزارەتی تەندروستی چین بۆ لەدایکبوونی منداڵ بە نەشتەرگەری؟ وەزارەتی تەندروستی لە سەخەتە و هەمەهەنگە بۆ ئەوەی بتوانین لەگە بە هەمەهەنگی نەخۆشخانە حکوومیەکان و لە نەخۆشخانەی لەدایکبوون. ئێمە 10 ساڵە تقریباً لەو ساڵانی ئەخیری زیاتر لە ڕێگای وەزارەتی تەندروستی لێژنەی تایبەت ئەوە بە ئەمری وەزاری هەر لە هەر نەخۆشخانەیە بە تایبەت لە نەخۆشخانەی لەدایکبوون لێژنەی زانستی هەیە تایبەت بۆ ڕەزامەندی نەشتەرگەری، واتە هەر نەخۆشک پێویستی بە نەشتەرگەری نەبی ناتوانانی لە نەخۆشخانەی لەدایکبوون ئەنجام بدرێ. ئێمە حالەتی نەشتەرگەری منداڵبوون سی سێکشن لە نەخۆشخانەی لەدایکبوون دوو جۆری هەیە. جۆری کت و پڕی هەیە کە نەخۆش دێ خوێنڕێژی هەیە، فچاری خوێنی بەرزە، شەکرەی هەیە. کت و پڕیان منداڵ تەندروستی منداڵی باشنی ئەوە دەبدەستە نەشتەرگەری کت و پڕ کە پێویستە بۆ تەندروستی دایک و کۆرپەکە. بەڵام نەشتەرگەری ساردمان هەیە، ئەوەش بە ڕێگای لێژنەی زانستی نەخۆش دەبیندرێت ئەگەر زانستی ئەم پێویستی بە نەشتەرگەری نەکرێت لە ڕەزامەند نابن لە نەخۆشخانەی لەدایکبوون کە لەسەر ئاستی نەخۆش بی و ئەم لێژنە هەموو ڕۆژ دادەنیشی نەخۆش دەبیندرێت. هەندێک هۆکاری کۆمەڵایەتیش هەیە کە ڕێژەی سی سێکشن زیادەکە، ئەو هۆکارانش دەبینیم دەترسێ نەخۆشەکە یان 17 ساڵ تەمەنی کچکەیە. دکتۆرە، ینی نەشتەرگەری لەدایکبوون بە نەشتەرگەری لەسەر داوای دایکەکە یاخود بە بڕیاری لیژنەی تەندروستیە بۆ ئەنجامدانی نەشتەرگەری؟ نەخێر، لەسەر لە نەخۆشخانەی لەدایکبوون ئێمە لێژنەی زانستیمان هەیە لەسەر ئاستی نەخۆش بە هیچ زۆرێک نەشتەرگەری لە نەخۆشخانەی لەدایکبوون ناکرێت تەنها بە ڕێگای لێژنەی زانستی. و ئەوانەیە بەڵام هۆکاری کۆمەڵایەتیش هەیە کە وە بکە نەخۆشەکان دەترسێن، ئەوانەی تەمەنیان کچکەیە دێن ئەمە نەخۆش هەیە، یەکەم منداڵ دووەم منداڵ ئەوانەی دووە نەشتەرگەری پێشتری هەبوو حتا یەکەم منداڵ نۆبەرە دەینێرین دێتە نەخۆشخانە، دێتە عیادە، دەرێ عملیات. ئەمەش لۆی شی دەکەینەوە کە مەترسی هەیە، ئەگەر پێویست بی بۆت دەکرێت، پێویست نەبی بۆت ناکرێت. بەڵام هەندێک جار قەناعەتی نایە ئەمە دەینێرینە لێژنە نەک لە بۆ عملیات. لێژنەکە دوو دکتۆری دی بالۆی شی کاتەوە کە ئەتوو پێویستیت بە نەشتەرگەری هەیە نییە. هەر کاتێک نەخۆشخانەی لەدایکبوون کراوە کە بوویە حالەی تەواڕی بۆت دەکرێت. زۆر جار نەخۆش کە قسەی لەگە دەکەی و دەستە لێژنەش دوو دکتۆرە هەما قسەی لۆ دەکا قەناعەتی دێ و بە قسەکانی مە ئەوە دەبیتن. ئەمەش وای کردێ کە ڕێژەی نەشتەرگەری یعنی کەم کاتەوە توانیمان بەهەڵ بە هەمەهەنگی وەزارەتی تەندروستی بۆی کەم ڕێژەی نەشتەرگەری کەم بیتەوە. سوپاسی وەزیری تەندروستیش دەکەین بەڕاستی کە بڕیارێکی دەرهیناکە بە پێی بەڕوار نەشتەرگەری قەدەغەیە. سەوالیاتەوە دکتۆرە سەرگیریەکەن یانەوێت لە هەمان بەروارە و منداڵیان یاخود سپاسی دەکەین. ئەوە زۆر گرنگ بوو کە لۆ نەخۆش شەڕح دەکەین، ئێستا شی دەکەینەوە کە دەبێت تایبەتەکان ناکرێت دکتۆرە. ئاخر ئەچوو ئەگەر تەندروستی منداڵستانە لە نەخۆشخانەی تایبەتیش قەدەغەکرا بە ئەمری وەزاری بەڵێ ئەمە نەخۆش دێتەکنەوە لەوێن دەر لۆی شەڕح دەکەی منداڵەکەت کچکەیە لە 38 هەفتە کەمتر بی ئیلا ئەگە حالەتی کت و پڕ بی پێویستی پێبی لە 38 هەفتە کەمتر بی بە پێی بەڕوار منداڵ لە نەخۆشخانە تایبەتەکانیش نایەتە دەرێ لەبەرەوەی بەڵێ. بەس ینی چ زیانێکی هەیە ئەمە؟ ینی با باس لە زیانەکانیشی بکەن بۆی کە خەڵک نەیکە. بەخۆی ئەتوو یعنی دەبی لۆ نەخۆشی شەڕحکەی مەترسی منداڵبوون بە نەشتەرگەری چیە؟ مەترسی سەرکردنە، مەترسی خوێنبەربوونە، مەترسی مردنە، هەندێک جار مردنیش ڕوودەدا لە کاتی پێشوەختە لە دایک بێت. جگە ئەوەش مەترسی کۆرپەکە ئەگە پێشوەختە بی ئێستا لۆی شەڕحکەی ئەمە زۆر جار نەخۆش دێ پێی دەڵێن بەروار مهم نییە، تەنها دەبی
تەندروست بی بۆ منداڵ بۆ کۆرپەکە و بۆ دایکەکە ئەڵێن لە ڕێگای ئەم دکتۆر شیکردنەوە سوپاسی وەزارەتی تەندروستی دەکەن کە هەماهنگ بووە و پلانمان هەیە زیاتر هێشتا هەوڵ بدەین هەوڵماندایە بەغێر ڕێگای ئەو لێژنانە کەم بکەینەوە سوپاسی بەڕێوەبەراتی گشتیش تەندروستیش دەکەین بەڵاستی ئەویش هەر لە سەهێڵە و ڕێژەی منداڵبوون بە سی سێکشن 133 ئێستا لە نەخۆشخانەکەمان کە زۆر حالەتی ئالۆزیشمان لۆ دێ لە دەوروبەری چکە نەخۆشخانەی لە دایکبوون سنتەرە لە نەخۆشی ئالۆز لە دەوروبەر و لە دەڤەری دەوروبەر دێتە نەخۆشخانەکەمان سەردانمان باشە لە دایکبوون بە نەشتەرگەری نابێت هۆی ینی هۆکارێک نییە بۆ ئەوەی کە منداڵەکە ناکام دەرچێت هیچێک لە هۆکارەکانی نییە بەخۆی دەبی ئەمە لۆی شەڕحکەین ئەگەر وەختی مابی نابی نەشتەگەری لۆ ئەنجام بدرێ بەس لەبەرەوەی کە دەیانەوێ بەس منداڵەکە بێتە دەرێ دەبی لۆی شەڕحکەی بەڵام هەندێک حالات هەیە خۆی منداڵبوونی پێشوەختە نەخۆش دێتن 6 مانگە 7 مانگە حملی خوێن ڕێژی هەیە ئەگەر ئەنجامدانی نەشتەگەری لۆ نەیکەین دەبتە هۆکاری ئەوەی داکەکە گیان لە دەزە ئەوە منداڵەکە دەبی بینە دەرێ لەبەر تەندروستی دایکەکە. بەڵێ بەڕێز دکتۆرە شادان شێروان حەیدەری بەڕێوەبەری نەخۆشخانەی لە دایکبوون سوپاس بە ئامادەبوونی بەڕێستان. سپاس.